ئێرە دەڤەری بارزانە کە دەکەوێتە باشووری کوردستان. ئەم ناوچەیە بە جوانی سروشت و هەبوونی سامانێکی زۆری ئاژەڵی کوێ و باڵندەی جۆراوجۆر بەناوبانگە و ناسراوە. ئەو بایەخپێدان و ناوبانگیەش دەگەڕێتەوە بۆ بڕیار و نەریت و یاسانی کە ڕاوکردنیان تێکدانی سروشت و لە ناوبردنەوە ئاژەڵانە قەدەغە دەکات و ژینگە و سروشت دەپارێزێت. یەکێکی تر لە جوانەکانی ئەم دەڤەرە لە هەر 4 وەرزی ساڵ بەرگی جیاواز لە جوانی سروشت دەپۆشێت. جگە لەوەش خەڵکەکەی بە پارێزەری ئاژەڵی کوێوی و ژینگە وەسف دەکرێن کە نەریتێکە و سزای قورس چاوەڕێی هەر کەسێک دەکات کە دەست بۆ تێکدانی سروشت و ژینگە ببات. ئەم هەموو جوانیەی سروشت و باڵندە و ئاوی سازگار و سەوزایی و درەختە جوانانە زۆر جار لە وەرزی هاوین دەکەوێتە بەرمەترسی لە ناوچوون بەهۆی ئاگرکەوتنەوە. ئەو ئاگرا و جوانێ دەسووتێنێت و لە ناوی دەبات. باڵندە و ئاژەڵە کێوەکان دەکەونە بەر هەڕەشەی مەترسی ئەو ئاگری کە لە ماوەی هاوینی هەم ساڵ 120 جار چیا و دارستانەکانی گرداوە. سەرباسی ون لەم بەرنامێ باس لە چەندین کارمەندی بەرگری شارستانی ئەو دەڤەرە دەکات کە ڕێگری لەو ئاگرە دەکەن تا نەهێڵن کڵپەی ئەو ئاگرە ئەو ژینگێ بسووتێنێت و ئەو دۆزەخە دروست نەبێت کە هەمووان ڕادەکەن و ئەو پیاوانە تەنها ڕوبەڕووی ئەو ئاگرە دەبنەوە. سەرەتاش لە بەرەبەیانێکی زوو دەچینەوە دەڤەرە. ئیدی چیرۆکی ئەو پیاوانە دەست پێ دەکات کە ڕوبەڕووی ئەو ئاگرانە دەبنەوە. ئەوان لەلایەک باوەش دەگرن بە منداڵەکانیان و ناز و خۆشەویستیان پێدەبەخشن و لەلایەکی تر ڕەز و باخ و ئاژەڵ و ڕۆحی ئەو خەڵکە لە ئامێز دەگرن کاتێک ئاگر تەنگیان پێڵ دەچێت. ئەوە بوومەوەی 7 ساڵە ئەوە ئەرکی منە ئەس بەرگری شارستانی داوامێتکەم و ڕاستیت وێتن بەردەوام بین سەرڤە ئەرکەی و مەتوێ زیاتر خزمەتە وێ دەڤەری بکەن و ئەو دەڤەرە یا ناسرا دەڤەرەکە ژینگە پارێز سەر ئاستن نێودەوڵەتی. خێزانەکانیان بەردەوام لە چاوەڕوانیدان و دڵنیان لەلای ئەو مەترسیەیە کە و کارمەند و ئەفسەرانەی بەرگری شارستانی ڕوبەڕووی دەبنەوە. زۆر پێ حرف ئەف ژینگە هۆی جوان ئەف جایت هۆیت داروبار لە ئاگرێکی یاخود چەند دارێت هۆی جوان چەند دارێک دەبنەهۆ ناوچوونەوە دارا و سووتانە چەند ئاژەلێت کیڤیت ناوە ئاگرەیدا ڕاستی ئەم گەلێکمان دیتبین ئەرکەیدا بەس وەختی ئەم بینین کومە دارێکە تەڕڵ سووتنێ ڕزگار کردی یاخود ئاژەلێکی کیڤیمە پێ ڕزگار کردی هەستەکێندی خۆش بوومە دروست بیت و ئەم چێن سەرە ئەرکەی هەر بەردەوام بین و ئەم هەست ماندیبوونی نەکەین. لێرە هەمووکی دەڤەرە بارزان مە 6 تیمێت هەی هەر وەختێکی مەزانی ئاگردی گەورە بیت و بنکێکی نایتە کۆنتڕۆلکردن ئەم دەواڵ بنکێت دیتکەین بە خێراترین وەختگەنەمە هاوکاریا ئەو بنکێکن ئەوێک بۆ ڕوودا و تێدا ڕووداوی بۆ ئەوەی پشێن ئەو ژینگە هۆی جوان پارێزن لە ئەگەرە مەسەلەن بۆ نمونە ئەگە ئەم زوو بنکێتی ئاگادار نەکەینەوە دەبیتە ئەگەرە هەندێک و مەسەلەن ئاگرەکە بەرفرەبی و ژینگێکی زۆر دل ناوچیت دارێت تەڕ دەسوژن جا ئەو ژینگە بۆمەوەی چەندان ساڵە هاتیە پاراستن مەتفێت ئەو ئەرکەی باشترین شێوە بگەینی نەجیک و ئەو ژینگە بێتە پاراستن. هەرێک لەو کەسانش لە ناوچەیەکن و لە کاتی هەڕووداوێک دەبێت بە زووترین کات بگەنە شوێنی ڕووداو. لە ڕۆژێکی ئاسایی هەمووان پەیوەندی بە کارەکەیان دەکەن. لە کاتی هەڕووداوێکیش هەمووان بەرەو ڕووداوەکە هەنگاو دەنێن و ڕادەکەن. وەختی ئەو ئاگرە ڕوودەن مەترسی سەر ژیانە هاوڵاتیە دروست بیت خەڵکی سەر ژیانە گوند نشینە و بیتە ئەگەری ناوچوونە ژینگەیەکی زۆری بەرفرەوان دارێت تەڕزۆل ناوچن ئاژەلێت کیڤی زۆر تێدا تێنە سوڵتن ویجا وەختی ئەم چین بینین کە ئەف ژینگە هۆی جوان بە ئاگرێکی هۆی کێم وەختی مەزن بیتن مەزور پێ نەخۆشە یعنی هەستەکە زۆرە نەخۆش بوومە چێتکیە. ئەو سەربازە و ناناریکە لە سنووری جیاجیا ڕادەپەڕێن و لە چەندین بنکەی ئاگەر کوژێنەوە دابەش بوون. ئەوان لە بنکەی بلێ و بارزان و مێرگەسۆر و شێروان مەزن و پیران و مەزنێ سنووری کارەکەیان زۆر بەرفراوانە.
وکی مثلا رودا وقت بومتی پیش ام داول تیم دید کن هر وز یک زورال بینام هر دو تیم ده های حماس کات بینام ده های وقتی ام بینین کارمند سنوری و بین کنیا او بین کتیت هاری کاری ما حماس کات بینام ده چه بیتن حماس هست که زوری خوش ام بینین کارمند کو سنوری ونیا بلام دل که فراوان و روح که فراوان چون که جنگ دور بار زانه اویش بخو حالات که بری از زور حماس کات زور بر فراوان تید بو پاراستن و جنگ افسال اموکی دور بارزان تقریبا من نزدیکی 120 روداوت آگری کەوتنەوەی جیایی هەبووی. لە کاتیا ڕووداوێک پەیوەندیان پێوە دەکرێت دواتر ئەفسەری بنکە سەرجەم کارمەند و تیمەکان ئاگادار دەکاتەوە. لەو ڕووداوەش سەرجەم بنکەکانی ئەو دەڤەرە بەشدار دەبن. لاگەری گەورەی ڕووداوی ئاگرەکە تەواوی تیمەکانی بەرگری شارستانی بەشدار دەبن بەهۆی بەرزی و دووری سەختی ناوچە شاخاویەکان و دارستانە چڕەکان کە بە زنجیرەی چیاکان دەورە دراون. ڕاستی وەختی ڕوودا و ڕووددان ئەڤە ئەرکێکی زۆری زەحمەت کەویتە سەر ملت مەل دەبینەی وەختەی گەرمێ نیڤڕۆیە گەرماکە زۆرە قەوەت کارمەندێت مەدەت ئەوەش بیتە ئەگەری هەندێ هەتا کارمەند سەر کەویت بۆ سەرچیای زەحمەتێکە زۆرە چونکە ڕۆژێکەوە قەوەت لێت دەتن نەشێت ئەو کەلوپەلە و دەبی خواردنێت یەخوب بە و پمپی ئەوەی یەخوب بە ئەو تشتانەوێجا زەحمەتێکە زۆرە کەویتە سەر ملت کارمەندێت مە هەتا دیانە جێ ڕووداوی. لە وەرکەیان زەحمەتی زۆر دەبینن بە هۆی دووری و سەختی ڕێگاکان و دوورەدەستی ناوچەکان. زۆر جار لە کاتی ئاگرکوژاندنەوە تووشی هەڵدێران و کەوتنی سەخت دەبن. زۆر جار چەند کاتژمێرێک بە ئۆتۆمبیل دەڕۆن. دوایەوە دەگەنە شوێنی نزیک ڕوودا و زۆر جار چەند کاتژمێرێکیش بەپێ ڕێدەکەن و بەسەر زنجیرە چیاکان دەکەون. ئەو ڕێگەیانە لێژ و کەند و خەرند و لوتکەی زۆر ڕک و سەختی تێدایە. ئەوان دەیانەوێت ڕێگری لە تەشەنەکنی و ئاگرە بکەن کە مەترسی بۆ سەرسەدان دۆنم زەوی و درەخت و هەزاران ئاژەڵ و باڵندە هەیە. مەترسیە ئەڤە ڕووداوانە سەر ژیانە کارمەندێتمە مەترسیەکە زۆرە گەورە چونکە زۆر جار کارمەندێتمەدا ڤ ڕووداوانەدا تووشی هەڵدێران بن یاخود بریندار بن یاخود تووشی بورانەوەت بن جا ئەوەش بیتە ئەگەری مەترسی سەر ژیانە کارمەندێتمە یاخود ڕەز و باغێت هەوڵاتێتمە کەونەت مەترسیەدا وەکو وەختی ئەڤ ڕووداوە ڕووددەن ئاگر مەزن بیتێت بەرە و گوندا ڕەز و باغێتوان کەونەت مەترسیدا و ژیانەوان کەویتەت مەترسیدا تێت بەرە و گوندا جا ڕاستی یعنی ئەرکێکی گەلێکێ پیرۆزە مەتفێل سەڤ ڕاوتەی بەردەوام بین و ئەم هەرچەندە کارمەندێتمە ئەرکێوان گەلێکی قورسە بەس وەکی بینن ئاگرێت تێ بەرە و ماڵ و گوندا زیاتر بەردەوام بن بە ئەرکەیدا. ئەوانە گیانفیدایانە دژی و ئاگرە دەجەنگن دەیانەوێت ڕێگری لە دروستبوونی و دۆزەخە بگرن هەمووان بەهرەوەزی و زبارەی هەوڵ دەدەن ئەو ئاگرە کۆنتڕۆڵ بکەن. ئەوەی و کارمەندانە ماندوو هیلاک دەکاتەوە ئاگرانەیە کە لە نزیک گوند و ناوچە شاخاویە بەرزەکان دروست دەبێت ئەوان دەبێت خواردن و خواردنەوەی پێویست ببن و بە وریایی هەنگاو بنێن. ئەگەرچی پێداویستەکانیان کەم و کوڕی هەیە بەڵام ئەوانە هەوڵ دەدەن سوود لە لقی دارەکان ببین و بۆ کوژانەوەی ئاگری کە سەرەتا پوش و پەڵاشەکە دەسووتێنێت. تیمەکان کە دەگەنە شوێنی ئاگر سەرەتا دەیانەوێت دەوروبەری و ئاگرە بە ئاو بپرژێن و تەڕی بکەن تا کڵپەی ئاگر پەرە نەسێنێت و زیاد نەبێت. بەو کارەش دەتوانن ڕوبەڕووی ئاگرەکە ببنەوە و لە گڕگرتنی زووتر کۆنتڕۆڵی بکەن. راستی او هوکارت او آگریت کو ورزی هاوین زوربه ورزی هاوین کو رودن خرد گرینه و بو هنده ایرا ناوچه که شاخاوی از سرچاویت آوی گلک زورن اوش بیتا اگر هنده کو خلقه که زور یا خود گشتیار در وی دوری
سردان و اوی دورید کن وقتی چن اول وی دوری پاشماوی پشت خو او آگری حل کرده وان پشت خو ونا مرینن اوش بیت سرچوی هندی کو آگره کی کچکه بیت هوی آگره کی مزند رودت و زور زحمت دیتا کنترل کردن بر هندی او آگریت کو مثلا ناچه چاخوی و لسه آوتشت هاو آگره کوتینا او کردن حتی سیارت گتا وجهی تقریبا ساعتک ونی پیچن تا کارمند گنویره و وقتی سیارش گتا ویره دبی کارمند نزدیکی ساعتک 2 ساعت پیابچن اوش دیبی ته اگر هندی کارمند زور ماندی بیت وقتی گتا آگره دی بچکل پیچیتن حتی چیتن و آگره دا شول کت شولا و دی بیت مثلا چلویا ما چه پیداویستی تشتت ویت گرینگیش نینه که بین مثلا او تشتی کارمندت مشغول بید که چلویا و مزخیت آوینه و پمپ کن بینه ما چه تشتی که وینیه مثلا دک پمپت هوایت های ام یعنی اگه او پمپ ما هبونه او آگره زودتر داینه کنترل کردن چیای کارمندت ما ارکیوان گله که قرصه و شولا خدا زور دلسوزانه و زور خمخورانه چنه رودایی که رودن ارکیوان وی قرصه بس باور بکه هسته که گله که خوش وقتی او کارمنده چنه سر رودایی که وی زحمتات بن خرل بیرد کن ارکی که زور قرصوانه هی بس خمخورانه و دلسوزانه ارکی خوراد بن برگیری شهرستانی لسنور قضا امریکا سور پراستی سر رای وی کو ارکیوان ارکی پیروز و مروفاتیه بس پراستی جی شانازی و مروف پی سر بلنده کسیت ماندو لارکی خدا زور ریکو پیک شولت خو جبجت کن اگر ماندو بون و شون خونیوان نبوا افسال رنگ کارسات دیوره جینگی و انسانیش لسنور قضا امریکا سور رودابانا چندین حالت دیوره آگیر کردنی لسنور قضا مرگ سور تایبتی لجینگ جوان قضا مرگ سور هبون ماندون ناسانه شب با روش با اوانه هر که خوزور پر ریکوپیکی جبجت کرد و جار هبو حتی دوی شبه حتی دوی بره بیان حتی 4 بره بیان اوت ارک دابون هر وقتی که بیویز با اوه آماده بون و زودترین وقت گشنه جه حادثه که لی رود دا ارکیوان را جه سربلندی نبومه شانازی پیوت کن زور لی رازینه ارکی خوب ریکوپیکی بروید بن بیت گلوانه کوملک خلکی دیکش دامو دزگاه دیکش و حاولاتیش یه خلک گندا لجنت کوملاتی جینگه سپا پیشمرگه اوانه همت گوانه ها کارن و لوقتی که آگر لجکیت کوی تبا یا جینگه آگرید گیری تبا اول هاوکاری آوانت کن راستی مدوی و کو قایمیت قضا امریکا سوری و ناو خلک قضا امریکا سوریش سپاسی آوان بکم و هاوکاری و پالپشتی آوان بو برادرت برگیری شهرستانی و هاوکاری کرنا خلک خود وراخ زحمتیت هبون آگرل چیا زور زحمتیت ده راست یعنی هندک زحمتیت هی رنگ گوتن و پزمان تشتکی زوری بسانوی بس به عملی زور بزحمته ما تو فکر که اگر چلی هاوین گرما که زور تو برای آگری چیایی که بچه سیاره نگته ده چند آب زحمت بیا او زحمتی یعنی زوره نمونه میت هبوی آگر 2 ساعت دور ریکا سیاره گته و گرما که زوریش بوا ام مجبورین چه بکنن کولا پشت تا خوب ببین او کولا پشت با مواد 2 ساعت ام دیان دبین بو جی آگره بوی گرمی بوی جت وید سخت لوانه او جی
جکی شاخاوی بیتن یعنی هندی شاخاویه زور جام دستات گیری هدا و کی زنجیر افسر کوین گینه جا آگر و مرانده نخوشترین آگر الاف سالا کو مهبو و مانگی دا مهبو آگری چیای سری بدارون بو بو ماوی 9 ساعت هم آگر و بون همه بنکت مت دا بجدار بون و ما دوا هاوکاری بنکت سورانیش کرد بنک خلیفان و راندز و اوانش همه هاتن و ما دوال فروکاش که تیم فروکوان یا دهوکی یا حولیش هاتن یعنی آگره که هندی گوره بو بماوی 9 ساعت هم پیو بون حتی ما آگره که کنترل کرد او آگره طبیعی زیان گوره سرشت منطقه گینی تن رجع کازور ل گیجوگیا و دار و درخت منطقه صوتن به شکل وانه یک جاری لناف دسن آجلیت کیوی ضرر و زیان کازور بینیتن زیگل و هندک لو آجلیت کیوی لناف دسن بالنده و او آجلیت کل منطقه های مجبورن بولای که دی بچن لمنطقه نمینن حتی که وقتی که دی او گیجوگیاش انتبیته و ضرری بو سر لبوار آبوری ضرری های چون که ریجه کی زور لروکت خورسه که او کو هندک لوان وقت بربوم وان شکو کوب کنه و اوش لنافت چن میشه تنگوینه خوابید کو خلق بخود بتت یا اوش سرجم صوتتن زیان تندرستی شیت های و هم دو کلب سر و گندانه دا سر و خلقه داد چتن بگمان خلقه که های حساسیت یا های نخوشتن گن حساسیت لی ضرر تندرستی شیت هبوی باوانه کی زور مرومالات و خلقه به پاوان تمینیته و ضرر مادی یه زورت بو خلقی ضرر تندرستی شد. دور بارزان دور کشاخاوی و جهاد برزت های وقت آگر برد بیته تیمت مپ همش یانت خو بی فرق و جدایی بی کو گوی خوب دن هنده کو سنوری کیش بنکه روح هماهنگی و هاوکاریه های کو اوش کلتور جوان دور و بارزان یه بو مایو زودترین وقت گنه سارودا و بو کنترل کرنه زور جاره ها به آگریل سری چیه که به هیچ شوه که تان کرد برگری شهرستانی نگشنه ریکا 3 ساعت تا 4 ساعت تا پیای بری پشف روژه بی 3-4 روزا بردوام بین ناف آگردان 9 ساعتات بردوام بین حالا کنترل کردن آگری آدایب همیشه وکه جارا و هبی مزامدار هبید ناف آگردا بانده چو کلوپل تندرستی بینه بینه قمیص خو یه درانده و دست و پیت خواهید بگیره دای حتی شیعه بیت خاره بگمان جینگه و سروش تیوی دفره وکی دو روی تیک دراونه بونو من مروف دیگه جینگه کمالات جینگه سروش اف دفره صدان سالا جینگه وی پارز راوه او رو امید بینی کمالا سربازه کتون لبرگیری شهرستانی خدمت و جینگیت کن او تنی جینگه اینا پارزن او مروفایتی و دارو برو یاسا و رسایت دفره بارزانیش پارزن چونکی بارزان صدان ساله لوز جینگه ده پارزید اگر آگر بر بیتا و دارو و پوشو و پوانه بیگمان دی ضرره که زور بمکوی لی اوش شب و روش یا ترخان کل بو پاراستنا جینگه و سروش ده ورا بارزان و جینگه یکه که امنوکه ده بینین لگلک ولاتی جیهان یاسا و رسایت پاراستن جینگه ده ورا بارزان لویر پیراوت کن که صدان سال برینو که بارزان پیراو کربو لورا ام ارکه و بگلک برز ده نرخینین ارکه کی پیروزه مافکی مازنه کارکی مازن دکن بو سرجم مروفاتی تنانت بو تیر و توالش چونکی سوتاندنا جینگه تنه او دوی داره الناف نابد ده تیرک الناف ده ضرر الحيوان كمارو مالات كده ضرر المروفاتي ده لو را دوباره دست خوش الوان کسات کن وان سربازتون کن کو راستی ارکوان ارککی پیروزه کجانوا آگره ارککی سخت راستی چونکی جیت زور بزحمت تای ناوچان من ناوچای که شاخویه احتمال های ناف آگره دا هم توش رودا ببین توش حال دیران ببین توشی بریندار ببین حتی جاری وحیه کارمند میل خود چوی
راستی بزحمت اعطال شاخت این یخار سوارش ناگنه زور زحمته ام بزید بردام بین ام همه آمانجام ها و ام خلک خوب بپارزین جنگ خوب بپارزین و کلنا دینو دید بردام بین خدمت کردیم لروداوت آگره جارا و ام 2 ساعت آب سواره چینه حتی دیگه ینا جی آگره بس جی آگرش حتی سرد کوین بو سرچیای 3-4 ساعت وین و 3-4 ساعت ها کارمند زور ماندید بید چونکی مبوید نوید آوید دیگه خوبه خارنک دیگه خوبه احتمال های جاروهای افسال مرودا و ها بینو تو 2 ساعت ها کارمند یه نو آگره دابید اما همه حول ماندو بون و ارک من بو اوه لما ترسی آگر بپارزیم اما خود کنه قربانی بو جانی ایوا اما 100 کیلومتر لدار و درخت لناوچه شاخویکان دا پارێزی هەر دارێک بێتە سووتن ئەم زۆر پێخەمبارد بی. زۆرجار لە کاتی ئۆرکانەش لەسەر زنجیرە چیاکان و دوور لە ئۆتۆمبیل و نەخۆشخانەکان بریندار دەبن. لەو کاتەش گەیاندنی ئەو بریندارە بۆ نەخۆشخانە جارێکی تر ئەرکیان قورستر دەکات. راستی وقتی آگرت شوی کردن مترسی سر جانا کارمندت ما زور بیتن چونکه نه دبیل شوین آگر بیارین داخل آگر کلکیه زور جار کارمندت ما اسنا شوی دا توشی حلدیرانت بن آن مثلا حتی دیگه نجه روداوی ریکی بزرد یعنی زور جار نوچه شاخوی عاصید بن بیتا اوش بیتا اگر هندی که مترسی که زور سر جانا کارمندت ما درست بید. شولا گر و میرانه شولا کازورا بزحمت جارا و یا هبی کارمند می بریندار بی و یل خود شوی علاج گرن سرچیای نافاگر زور بزحمت چشکی ونی احتمال خلک یک وقت فکر کرده و والله اواگره هنی یه صناعیه بو و میرانه بس ونیه چون که حتی کارمندیه تبیره 3-4 ساعت ایدوین و 3-4 ساعت از وزه خو کارت اینی حتی دیگه تبیره پشت اینگی امنو هنی خارج حتی آگره و نمیرین درست یەکێک لە کات و کارە سەخت و زەحمەتەکانیان ڕووداوەکانی ئاگرکەوتنەوەی شەوانە. ئەوەگرش لە هەموو سنووری هەرێمی کوردستان لەم ساڵزیانی زۆری بە ژینگە و سروشت و ئاژەڵ و باڵندەکان گیان. بۆ کەمکردنەوەی ئەو زیانانە خەڵک و هێزی پێشمەرگەکانی ژینگە و دارستانیش بەشدار دەبوون. ئەو مەترسیانە لە شەوان زیاتر دەبوو بە تایبەت لەو ناوچە شاخاویانە. و ساعت 1:48 دقیقه جای هر بو بینا بکرس و هر بو و جماعت ژینگە و بەرگیری شارستانی سەرقاڵێ و میرانە ئاگرنە. ئەو تیمانە 24 کاتژمێر لارەکتان. ئەوان لە شەو ڕۆژ دەبێت ئامادە بن لە کاتی هەر ڕووداوێکی ئاگر لە هەر شوێنێک. زۆر جار بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو ڕووداوانە چەندین ڕۆژ و دەیان کاتژمێری ویستووە تا و دۆزەخیان دامرکاندۆتە و ئەوان هەموو زەحمەتی و مەترسەی دەبینن و دەیچێژن لە پێناو خۆشەویستیانە بۆ وڵات و ژینگە و درەخت و ئاژەڵەکان. راستی ما افسال روداوی تاگیر کەوتنەوەی زۆری هەبووی بۆ نمونە هەندێک ڕووداومێت هەبووی نزیکی تقریبا 62 کاتژمێرامە تێدا ئیش کردی بۆ نمونە ئەو جای زۆرێک وان وەختی ئاگیربەر بێت تیمە فڕۆکەوانیا مەداوڵ تیمێت خۆیت هەموو بنکا کرد هەموو بنکە تێدا بەشدار بوون و مەداوڵ تیمە فڕۆکەوانیا هەولێری کرد و داوڵ تیمە فڕۆکەوانیا دهۆکیش کرد ئەویش تێدا بەشدار بوون و ما ئاگرێکی دی هەبوو جای هەر بوو ئەویش تقریبا نزیکی 4 ڕۆژە ئاگرتێدای بەردەوام بوو و پشتی ئینگی ما ئاگرێکی دی لوتکەی هەبوو سەرێ کانیا دێرێ و بێدارون ئەوە تقریبا ما بوو نزیکی 9 ساعت ئەم تێدا هەشت بنکەوە ئەم تێدا بەشدار بوون تیمە فڕۆکەوانی دووبارە تیمە فڕۆکەوانی هەولێرە هات تێدا بەشدار بوو هەتا ئەم شۆین ئەوە ئاگرەی کۆنتڕۆڵ بکەین. ئەوان خۆیان دەخەرەنێ و پروشی بەتینی ئەو ئاگرانە تا بتوانن دارێک ئاژەڵێک ڕۆحێک بپارێزن. ساعت 2:40 دقیقه شەوێ سەرەی کانیەدێرە ئاگرێ بەر بێ بنکە بەرگیری شارستانی مێرگەسوور و
بلکه برگیری شهرستانی بله خریکی و مراند نو آگرنه اولادیانی گندی شتاده هندیب ما بکره و کو اداره به همه نوعی هاوکاری و پال پشتت وانده کن لروی مادی بی معنوی بی هندی امکانیت مهی از آگاداری تیمت برگیری شهرستانی من لسنور قضا مرگی سوری که مکرت زور یعنی تای پیوستی به پال پشتی و هاوکاری زیادتر هی اواب ما بکرتن ما تقصیری بونا که اینو تقصیریش ما بونا کردیه بس پیوسته لسرتری ما زیادتر بینه دعم کرد دیاری برنامه سربازی ون کردستان 24 پیشکش به کارمند و افسر برگیری شهرستانی لسنور قضا مرگی سوری که براستی سربازی ونه